امریکا ناخوازه ترکیه اپراسیونک لشکری لسوریه پیک بینه. جوتکارین هریما کردستان فشار ددن سر برپرسن حکومتی که برهمن وان بنیرن دروه. سروک امریکا جو بایدن لأریزونای هاندریا و برهنانا نیف کندکتورین امریکی دکه. دنگی امریکا سلاو رزن افکار من داخل شمو من صالح دمی جرب و بنر هجا دمجمیر هفته بیانیل واشنطن پایتختم خلک کنویا برنامه کرد کانکشن شورا پیشکش دکن. سلاو رز جون کیربی و تبیجی آسایشی نتوی کوشکی سپی دوینی چوارشم راگایند که امریکا ناوید ترکیه هریشی کی سربازی لا باکوری روشهلاتی سوریا دست بکاتن بلام گوتیشی ترکیه ما فيها برگری لخوی بکاتن ترکیه لچند هفته رابردو دا تۆپباران و هێرشە ئاسمانیەکانی بۆ سەر باکووری سووریا زیاد کردووە و ڕاگەیاندووە کە خۆی ئامادە دەکاتن بۆ ئەگەری لەشکرکێشی زەمینی بۆ سەر چەکدارە کوردەکانی سووریا کە بە تیرۆریست ناویان دەبات بەڵام زۆرینەی هێزەکانی سووریای دموکرات پێک دەهێنن کە لەلایەن ئەمریکاوە پاڵپشتی دەکرێن و تەبێژی ئاسایشی نەتەوەی کۆشکی سپی گوتیشی ئێمە نامانەوێت ببینین ئۆپراسیۆنێکی سەربازی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەنجام بدرێت کە هاوڵاتیانی مەدەنی بەخاتە مەرترسیەکی زیاد لەوەی ئێستا هەیە. سەربازەکانمان لە سووریا و ئەرکی شەڕی دژە تیرۆری دەوڵەتی ئیسلامیمان داعش بەخاتە مەترسیەوە. هێزەکانی سووریای دموکرات کە هاوکار بوون لە تێکشکاندنی جیهادیەکانی دەوڵەتی ئیسلامی لە سووریا ڕۆژی هەینی ڕاگەیاند کە لە ئەنجامی بردمانی تورکیا بۆ سەر ناوچەکانی کۆنتڕۆلکردنی ژێر کۆنتڕۆلیان هەموو ئۆپراسیۆنە هاوبەشەکانی دژە تیرۆر لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکانی دیکە ڕاگرتووە. ترکیه و روسیا ایرو و سبعینه لإستانبول کمبونین راوشکاریه دکن لدور اپراسیون پلانکریا ترکیه لباکور سوریه و موسکو تکز کرد که اوه ری لهر ایریشک دجی سوریه بگرن. ده همان دمه ده هفپیمانیا ناونتویا به سروکتیا واشنطن لدجی داعشه سوزدا که اوه پشتگیری هوالبندن خوین هزین کردی بکه. جبو آگاهین بهتر نها پیمنیر ما لأنقره ایوب دمیر بمرایه. دم باش ایوب آگاهین داوی دور وان کمبونان چنل جنته سال وقت جی آماجی کر هشت و نه و مهده یعنی ایرو صبح و استانبول جوینکا دانستاندن لیگل روسیای وره چیکرن الکساندر لاورنتی یعنی نونرین سوریه تایبتی روسیای و بیشتر به و دیسا سرگئی ورشینین آلیکارین وزیرین کارندر روسیای و بیشتری و جوینه به لگل رایدارین ترکیه و هند دانستاندنا بکن دوی دری دا دیسا مجاری کو هری زده درد که پیش دمابری دا جخوا دیسا نابرا ترکیه و روسیه دا لسر خوراکان انجی تحویل کردن خوراکان اوک چکر بو و سرویا بسکنن دالیه دن داجی مثلا سوریه و به تایبه شی لیبیا و فلسطین جهه لدوی جوینه دا مجاره هری گرینگ اوکو لسر اپراسیونا ترکیه یا بجایی جی و به هوروکور بسکنن دوی دری دا جخوا او جوین دو روزو بردوام بکه انجامک از باورم کو و درکه دالیه دن داجی اپراسیونا ترکیه راستی لترکیه یا اپراسیونا کو ترکیه دخوازه لباکورین سوریه دا مزرناجی چه بکه تینی قاشکرن چاپمنیا ترکیه دا انا وانا زیده ترجی درد کبن پیش تین دیار کرن کو نابرا سوریه نابرا روسیه و ترکیه دا جبو اپراسیونه هن دانستاندن هنه روسیا دخوازه کو هن تشتین ترکیه جیبی بکه کو ترکیه جی اپراسیونه کا بجایی نکه دیسا وانا د چاپمنیا عرب تا جی ام دزانن کو هاتبون نقاش کرن باشه ایوب ام دزانن وقت گوت یعنی روسیا تکز سروی کی کربو کو او نهلن ایرشک دن لسوریه ببا و دمه ریاکسیون ترکاند و درباره دا چیه و مدیا ترکی به تایبتی بحثا چه دکد و درباره دا دخل ببوره سال چند روز بریم بیشتر ناو و مهانه دا راستی فوکسا ترکی یعنی تواهی و نوان لسر اپراسیون کا بجایی زده درد کت پیش هم رایدارین ترکیه و هم جی
تواهی ترکیه وقتا که امدادن برچاو روشک وها درد خستن پیش لیدوان روژا دا دکارم بیجم کو اف داخوازه وان بهنه که بیجی کم بویه یعنی او دانستاندن کل گل روسیای چیکرن دکارم بیجم کو سری وان داد دبه کو تشتکی نوجی درخین پیش جبو کو روسیا جی وی علی دا یعنی هنه که داخوازه روسیای جیه yani ligel evi Danistan'dan ekçekir müntedi nünerin alik evi fermandarın Rusya'yı ligel mazlum Kobanici hevditin ekçekir bun evanaji dve deridaten nikaş kırın le Rusya ve çebede Türkiye rastı Türkiye ana venavi le Serbiyaye ve jibo wan çe çareseri ki bine ku o evji operasyona ka bejayi çenekin nikaşın zedetir le Servana derkemne peş le usa diye baş Eyüp yani te ev hast heye ku vantşana ve zelal ben ev hast heye eğer tu kurti bersavamedi ev hast le Türkiye heye ku renga de anjama van hardu rojin kombunan da operasyona ka waha nebel ba kurojlati Suriye via zedetir usa derdikeve yani bu çe derdikeve rastı yani tevahi pişkiriye ka mezin rastı jibo operasyonu ka bejayi edkarın bejim ku Türkiye zede dınav xweda jineget yani opozisyon jidi viwarida zede alikariye nade o peşi amedajı hilbijatın eke juxa van operasyonuna be hilbijatın evaten gredan o dbeku yani ev operasyon şikteki dın babıçe o operasyonu ka bejayi çene beji بله ایوب دمیر پیامنیر مج انقره سپاس بو وان زانیاریا کانال نوچهانا عربی الجزیره جسرزار چافکانی که فرمیا ترکیه جی راگهاند بو که ترکیه دمک دست نشان کری دای امریکا و روسیه که هزین سوریه دموکراتیک حسده جمن بش تل رفعت و کوبانی درخینن دا کو اپراسیون که لشکری لدجی هزین کردی و کو الترناتیو یعنی نه پیک آنین لگوری چافکانیه آلی امریکی پیشنیازا نوآوا کرنا حسده و داینا رول که زیده ترج پیکاتای عرب ده ریوبرنا وان هرسه باجاران دا کریه جبو شیروکرنا ویم مجارین ها دکتر محمود عباس شیروکار سیاسی جویلات تکساس بمرایه روش باش دکتر محمود ببوره ام دزانن ما ایروت زوج خوشیار کر تو دبیجی دا خوازن ترکیه چاوا دکارن ورن پیکانی لسر عرده دما خوش به باور دکم داخواز ترکیه و وقت اردوغان خوازی من یعنی نه پیکانین نج علی روسیا و نج علی امریکی وجکی جالی روسیا و چتیگو مفهوم کرد بر پرسیاری روسی چه وزیری دربه به چه یگو ایرو یعنی به ترکیه به تیما ترکیه رونی استانبولی انقره دبی خویا کرن نگو انو داخوازی ترکیه به سر شروع بکن داخوازی روسی بخوا نیش برگو روسیا دویجید به حتی وکی که ترکیه او داخوازی به یکود اسطان دبازه دمدان پبردانین حتی نه پیک نه انیه یعنی به هیا وقتی گو شروع بکرن نبس انو کاوی ترکیه اپراسیون خوبه که یعنی که ترکیه چی پیشکش کردیه حتی وکی که جبونی و گروپ ایرو تروریستی گو روسیا خصیت لیستا خدا و گرک اواناج ام چار پاش خسپانا و چکی گراند سرهلند بنا جالی امریکی و چما هم دیجن و قبول نبی جبرگو دیارا یک امینه جوخته گو امریکا کتیه سوری دا حقاسی به پرسیاری امریکی سر و خالی گلکی سکنینه تدمی بینا جا وقته گو ترکی گو دوازی اپراسیونی بکن بریا مثلا تقریبا پیشه شیوه بس برپرسیارك جارك آخفتن جي بنتاغون دركت و أنتوني بلينكن وزير الدربية أبا آخفتنا كري و آخفتنا كدبلوماسي كم بو يعني وشيناري تركي في أبراسيون بكي بس ذيك اللي كتد ميزيني سروك CIA بي آخفتيا برپرسياري مثلا يه أولا هي بنابي كوشكا سوبي بي آخفتيا يعني يه بنتاغوني بي آخفتيا وزير الدربة دي آستن بي آخفتيا تدميزيني جران بونا که مازن الجرايك امينه باشه دكتور اري جرامبونك امريكي في دربارد هيا ديارك امريكا لدجي اوبراسيونك وهاي لتشتكي دل برانفر في هيا كو او هست هيا كو دبي امريكا تركي راضي بك برانفر ام بيجن دسبيكرنا اوبراسيونك لشكري ودمي اگر او جدرك وج قناه الجزيره غوتي الراست با امریکا چاود کار هزین سوریه دموکراتیک جنوب آوا بکه و به اندام عرب بهتر بند ریو برنا وان باجارین کما گوتی ده ابنو شدر كتب اساس نبه ورم اجبرگو امريكا
دب تجربه ناب به اخفتنی هيا و هكا ببيرامه بريا 2014 هنگی از وزیر بروانی امریکی بخوا به پرسیاری بری گو به وزیر بروانی هنگی جاره که هنک گروپ عرب پرورده کرن یا اپوزیسیون سوری لترکیه و گروپ نولوش که الاردن یعنی پرورده کرن و حتی وی که وی دمه تقریبا $100 ملیار جواره یعنی بشردانی بون جبونی گروپ که اپوزیسیون گلی که گرینگ درخن دادج داعش کار بکه و دجا و نصراجی که کار بکه يعني شربكي هردو آلیج که پشتی گو گروپا یک امین کتن هندروی سوری ده هردو جی پارچه کتن هندروی ناب نصره ده یکو گرکه دجی کار کربانا و پارچه دیج که خود دمی کتن ناب داعش ده یکو گرکه دجی داعش دمک گو قصدی امریکیارا یعنی بفن نفن یا یک امین گو بهتر راستی کار کر و شر و قلک یعنی وقتی تضحیه دان جبونی گو وی شری هذا که حتی برسیاره که امریکی ده ادبی بهار دکم بیجه دبي نج قصد معنا و يعني في جان فدايه قودانا ابي في 6 صالي داويدا دجي داعش والا بجيشي امريكي بخو او يعني لشكري خو كشتي دابانا همبري شر دجي داعش دما كو امريكا دمطرسي كده صبح وقتي قصد هاري كاس جروب دي ودوساوي نغري و باري نكاري رابي يا دوا وقتي وي جروبي باشا ديار دكتور يعني امريكي كيف دبجن اف دياره ل تشتكي ديجي هي وقت ما قلت يعني دبي امريكا خمين تركيا در ببره و دمه دبي امريكا ج تركارا چه پیشکش بکله برانبر ویکی راستی گرک امسر بشه پرساتی دی بشه دو بسکن کاچما امریکا و چیکی و روسیا چیکی راست دین خویا کرن امریکا و روسیا هر دوجه ایرو محتاج ترکینا ترکیش خوش دوی وارد دلاوازیا گود هر دو الیا د گرتی وقتی گود میزین نه گوریل سرت سکنن جبرولش که وی چارچوبی د کار دکه داخوازی خو هرتم دوباره که دمک گوتشتک هيا دبینه دواره کی دماسی سیاسی د لوازیک د اخرته حتی وقتی گود بیچینا بیت بکه د میزین گلاوازیک تاج برگولش که دوباره که اینو از اپراسیون پیرابم ل چه امریکا گرکه پیرابه چه هم بری وی گرکه بدی از بهور دکم هم بری وینا هيا ترکی بلکی لوی ارمان جد میزین او داخوازی اف سوپیج یا اف 16 لوی برجوندی هيا دیسان دوباره بکه و کفشاره که اینو کا وقتی گوت نکه بعد و اخرنا يعني بعد داخوازی منی بری گرکت و وگرین یاد دوا يعني هيا دیسان که مثلا يعني فشاري بيشرد بيجي روسيا جكي انه لازم قصد 6 كيلومتر بباش بخي او هرما 6 كيلومتري جرك مثلا جيش امريكيه جيش روسيا لشكري يعني رجيم بشار بكذا هندرودا حتى ذيك ليك اخذناها وكجوها ترى كرنج عليه مظلوم عبد بي اصلا او 6 كيلومتر هيج بيمانا جو هاتيه كرن بريا صالكي وصالكم دكتور بقول اذا اخذنا تبرمج بردما مجالك كي متخصص في برسيجي بكمام دزانن كو يعني سوريا روسيا وامريكا لسوريا ناكوكن وتركيا جي داخوازن ام بيجن خواج هردو اليان دك تدبيجي او تشخاص نزيكي هفن يانجي هفد دورند في درباري داز بحث امريكا وروسيا دك ما اجرتو بكرتي برسوام از بهور دکم او خا يعني وقا قام زانين بيشي شرق اوكراينا جو هات دانين او تكليه جو هر روجانا دنا برا روسيا وامريكا دد هات دانين دواري الاشكري دواري او لهيدا او تكليه هاتنا برين بجار كرا حتى ذيك ليك او تكلينا هات حتى جار كي بري دمك يي روسي جود جو بلكي تكلي نيزه نا برا مد بين كرن لاز بهور ناكم او تكلي بين دانين جبر جود يعني مرجي امريكي قال لك خورتن دبي انه تشي تكليه دربجي بيكرن باندورا خل هن تكليه واد سر اوكرانيا دبين از ندو بهوريه دم جو انه تكليه نابرا واد تشي بن جاليكي بامريكا دمزين وقت بو تكليه تشي بن دمك كيماسي كجاليه امريكي ود دواري اوكرانيا دج دواري سوريا خالك قال لك جرينج دردها امريكا بلكي في افشارا قال لك مظن بردت سرت انه اوبراسيون نكا دمزين وقت جو تركي اوبراسيون بكذا برجوانديا روسيدا دمك جو امريكا دفي خبكش جهرمي ج بارشن
هرمي أباها يعني دي خويا كرن إنه لاوازيا أمريكا نبس لسوري ده دي خويا كرن لاوازيا أمريكا دهم بري روسيا تمامي ده شرق أوكرانيا ده جو حتى ده شرقي يعني استراتيجية ناف رجاوي رجلاتي نافين بخدش كي جبر بس بات بهور ناكم تبي ونديد نافرا هردوكا دهبن هركز كيش آلية خوش برج ونديه خو ويلدجي تركيب سكن دخانة كده تفهم بينا دوباره بكم بيجم كك صالح از بهور كم هكر تركي درباس كر سينوري جو تركي امريكا وروسيا ديني جو درباس كر از بهور كم آلية امريكي و تركي وبك بلاوازي كده وشرابه كده ويرنا دنوان نرينا تزلال بود دكتور از دعوالي بورنت كم دما مكيم دكتور محمود عباس شرفكاري السياسي تج تكساس مرا ويجلك سباس بودمات سپاس من خیر و خوشیده و دور پیشکردن حکومت سوری لسر دور شهبا و کمپین پنابرا دانی سوتمانی جهرمی قد کریا لورانجی کجبرین عفرینی راسی زحمتیان تین و نچار دبن کو چوب و کرستن دی جی بشوتینن تفی مترسین وان ین تندرستی نها په امریکا دنگی امریکا جوور بمره نوروز رش و نوروز دنباش خلق جلویز دستانی چه دیکه تچهش مره بیجی بله دخی زنگیل کریزه کمرووی لپناگاه شهبالی دیده جبر دور پیجا هزن رژیمی لسر دوره نسو تمنی نه درمان نه هر وکی ده پیدوین روژنه لدوره پیدا دبن کووه یکی ده ناوا پرتر جسد حزار در بدرین عفنی دا ده ناوان دا زاروک تمن مازن و هر وها نخواش هنه ده ناوا روشکه و زفستانه که پر گران و زحمت هشتیه بخورا ویه که پرگرین جیانوان تفزاندیه کو همو پیدوین وانی جیانی به وی روشا به وی دور پیچا کل سر هرمی هاتیه سپاندن باندور بویه کو پرتر ام بزان بن روشا هیی چیه ام او بینرین ما به هفرا در راپورتا می کو لسر روشا هیی ما آماده کریه تماشا بکن جبر دور پیچا رژیم سوری لسر پناگاه شهبا در بدرن عفرینه به آردو مانه کو نمازود او نجی گاز در باس هریمه دبه دناوا وی روشیده در بدر کوش و پلین داران کارتون نیلون و چه برماهیم به دستی وان کفه دشوتینن دا کوب آگر وان خارنه چیکن او خو گرم بکن موضوع الماء قد كرنا جار الماء قد كرنا بن في نايلونو دو ام كي كدارن صوبا ما كريم موضوع تنايا اتنا ام فيخن ام نايلونو دكني مثلا اور مور خدينا كاب چادر كاوي خدينا كاتشتم ببين ام كي نو ام بچول مولا كدا كاون حتى پوري نايلون كارتون کومكن ام كي اوري خو ويخن هر چقاس کو شوتاندنا وان برماهیان و کارآنی ناوان دگرم کرنه ده ده ناوا کامپ و چادران ده مترسیدار به لی در به چارانه هر وها مترسینه تنی اوا کو آگر به در دوران کفه لی دومانا وی آگری ده به سدما پرسکریکن تندرستیه جی دوی قرطای دفاترسم هذا كافم هندو جوني سقل مش بين افاسم قطبه دار كافم جي جيراني بدور مجور في خصنا ايه هاي بالنيلون ايه هاي بكرتون ايه هاي عم صب الشاكولو يا حرام تنوك اي في دخن هبدوك كداره چوده جمگی کلا کافنا ببینی هاویونی مترک تنایا هم قد بعد پوزی هفتونه هدار دکافم نوبه هدکافم اندر نوبه هیجای گوتنی کورجی ما سوری جدو مهانو ورفه دور پیچال سر هریما شهبا گرانتر کریه کو بهاتن از وستانه را مازوت لمالباتین در بدر نهاتیه بلاف کرن هر وها تیزانین کو پرتر جسد حزار در بدرن عفرینی لپینج کامپ و چل گندن هرمه دمینن کجبر نبونا سو تمنیه حمو تفگر آبوری تفزیه لوما زور و زحمتی انجیانی زیده بونه 4 روزنه من والده امپیرا مگشتی دانه سکناندن جبرگو مازوت حیانه نهاتیه و در ویجی تشتهری مهم آف جی ایدی قدبه جبرگو مازوت تانکرا نمانه آرد بسینور بیه هر تشنها فرنین لفرد شغلن او جی دمترسین دانه امکان واد روزنا بسکن او جی اذن دومان صوبا و بخارایه لیمجو موران از وستانه کو بسر چادرین کامپا در بدرن عفرینی ده گرتیه در بدرن کو جنیزی 5 سالان ده جوهوار خمانه ایرو لهمبر سرمای از وستانه به آردونه
لبردێلێکی دیگەرن کو پێ دەبارە گەرمکردن و بەژاندنێ بکەن. بله دستانا هری زحمت لسر دربدرین عفرینی ای سال در باست بج بر دور پیچه کو نه آردو هیا خو بگرم بکن زاروکین خونج سرمایه بپارێزن کو بێ کهربا و هر وها پیجیان آوان جیج بر وی یکی گلکی باندور بویه کوش بو کو زاروکین خو گرم بکن خارنا خو چه بکن چه برماهین بردست وان کفه کو او یک دبس هدما سرکه جبو پرزگریکن ساغلمیه و تندرستیه جبو در بدران وکه کومد راپورتی دا جی نشان دایه روشا در بدران بیدستانه دا گلکی خطرنکه و گلکی زحمت و گرانه پیچا دوره مزانی هنک مازود گهایه گلو او چاره سری با کیف خلکی جوان جوی راحتیه یا نه یان بش ناکه تیرا خلکی ناکه بله که دخیل تاوی کدوه چند سیتر موازوت در باسی دوره بون به وکه کوریفبرین کامپان و دوره دانه نشان کرن تنه اوش بو خدمت گذاریه بن خدمت گذارین وکه گهاندنا آوا و خارنش بو در بدران لتنشتاوه و بجبو بخستنا کهربایه که اف هفتیه که لدوره تو ساعتان یعنی جبوت شرکه کیجی کهرباء پیدا ندبو لتنشتا و خدمت گذارین کو پیویس وکه نخوشخانه نامپیج هر وکیدن پیدوین در بدران کو گلکن هل بد جبو در بدران هین دهتاقینه کو دور بخوجی دور شهبا دور که روخاندیه دور که کاوله دور که کوجر زمین و خبر خرابه جبر و یکیجی اف سوتمانیه کو در باسی دوره بویه تنه ویش بو خدمت گذاریه به و خم و مترسیا در بدران کوزستان که چاوا و در باس بکن و رانا وستین جبر کو وکی معانی زمان جی جبر تنبونا سوتمانیه جیان تلویزیه نه خواندنگه هنه نه عربین کو بچن خوبی هنه نخوشخانه هنه هر وکی دن کارگهن کو دهاتا در بدران سروانه کارگهن بچوک جی او جی راوستیانه براستی جی او زوستانه هری زحمت لسر در بدران لدوری در باز دبه اگر چوجی درنا بن کو بکار بن دباره هندی بکن کو شخورا بکن وکو خیفات خو گرم بکن وقت جی گوتی دیاره اگر او سوتمانیا گهشتی مازوتا گهشتی جبو خدمت گزاریان با آلیکاری بکل دی سانجی در دیوان پنابران جی لگورا کو ام دبینین و بردان با نوروز رشو پامیر دنگی امریکا جی کمپ شه با بمره بوگل کی سپاس سپاس بوجی دنگی امریکا سرچاوی متمانه پیکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. خەم و نەڕازیبوونên جوتکارên Herêma Kurdistanê Iraqê fişar li berpirsên herêmê kirin ku di encamê de yekem danê berhemên navxweyiyên Herêma Kurdistanê dê bo derve bên hinartin û kar li ser hinartina berhemên dinên cotkaran tê kirin. Peyamnêrê Melhewlêrê raportek amade kiriye. بازاری علوی هەولێرە نیگەرانی و دەربڕینی ناڕازایەتی جۆتیاران لەبارەی ساخ نەبوونەوەی بەرهەمەکانیان کار بەدەستە باڵەکانی هەرێمی کوردستانی هێنایە دەنگ. داوا دەکەین لە حکوومەت و سەرۆکی حکوومەت و وەزارەتی کشتتوکاڵ وەکو ئەو سیستەمەی کە ئەوان هەیەیان ئێستاکە خانووی پلاستیکی سەردەمیان هەیە بۆ زستان و هاوین بەکاردێ سارد و گەرمی تێدایە لە هەموو کاتێک دەتوانی بەروبوومەکەت هەبێ لە هەر 12 مانگ دەتوانێت و بەروبوومی تازە دەبێ بەسە تا ئێستا ئەو سیستەمە نهاتووە بۆ لایەمە بەس لە کاتی هاوینان هەیەتمان لە زستانان بەروبوومان نییە گە هەشمان بێ زۆر کەمە. یەکەم جار هەرێمی کوردستان لە هەناردەکردنی هەناری نێوخۆیی دەستی پێکرد. ناڕازایەتی جۆتیار و کاسبکارانی علوای هەولێر لە هاتنە ناوەوەی بەرهەمی تورکی و ئێرانی و وڵاتانی ترە بۆ هەرێمی کوردستان. بەس دەبێت چیە پشتت دەتوانی بۆ نەک دەوڵەتی بۆ 5 دەوڵەتش ئەتوانی حکوومەتی هەرێم ڕسق بنێرێ بەس بەو شەتە پشگیری بکە پشگیری یارمەتی فەرلاع بدە. نەک بۆ دەوڵەتی بۆ 5 دەوڵەتش بە گرێنتیش
یارمەتی چیمیا بدا تۆمەکانی بداتێ تۆم بەسەدۆن منە مەوسومی تەماتە تۆ تەماتە بدا بۆ مەوسومی تۆ کەلەم بدا. لێرە و لەوێ ئەوە دەبینڕا کە نیگەرانی جۆتیاران گەیشت بۆ ئەو ڕادەی بەدەستی خۆیان بەرهەمەکانیان لەناو دەبێت. ئێستا عالی عازر هەموو شتێک دێتەوە لە ئێران لە تورکیا لە هەموو لە مصر لە سووریا تەماتە دێ خیار دێ بانجان دێ بیبەر دێ کودی دێ شفتی دێ سێو دێ ئێستا ئەمە عەزمان لێ شتانە پێچەوانە بیت لە وڵاتان. لەبارەی نیگەرانیەکانی جۆتیاران و بەرهەمەکانی نێوخۆیی لە پەیامێکیدا مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەئەکیدی لەسەر بۆ بەرهێنان لە کەرتی کشت و کاڵیدا کردەوە و باسیشی لە هەناری هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات کرد و گوتیشی بیر لە ناردنە دەرەوەی بەرهەمی تری جۆتیاران دەکەین. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. بێجگە لەو پەیامە نووسراوەی سەرۆکی حکوومەت ئایا حکوومەتی هەرێم وەڵامی چی بۆ داواکاری جۆتیاران برێز فارس حوسێن سەرۆکی ڕێکخراوی جۆتیارانی سەردەم لە هەولێر لەگەڵماندایە. برێز فارس زۆر سوپاس دەکەین کە لەگەڵمانی لەم بەڕنامەدا حەزم دەکرد بزانم حکوومەت بێجگە لەو پەیامەی کە سەرۆکی هەرێم بەنووسین وەڵامی کردووە بەدەنگ جۆتیاران هاتووە یان نەتا ئێستا؟ زۆر سپاس بۆ کەنالەکەتان. من مامفارس وەکو سەرۆکی ڕێکخراوی جۆتیارانی سەردەم دەمەوێت ڕۆنکردنەوەک بدەم. ئێمە دیارە خوای گەورە نەحمەتەکی گەورەی دایتە ئێمە خاک و ئاو و نیشتیمان و بەرهەمەکی خۆمالی یەکجار زۆرمان هەیە، بەڵام بەداخەوە بە بازارکردنمان نیە. ئێمە پێویستمان هەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەعمەکی جدیمان بکە، هەم وەزارەتی کشتوکان بودجەیەکی خەیالی بۆ دابینکە، هەمیش تەزدیر و بە بازارکردنی بەرهەمی خۆمالی لە ئاستی ئەو بەرهەمانەی کە ئێمە هەمانەوەکو هەنار و پەتاتە و ئەو ئێستا جۆتیاران بە تەکنۆلۆژیای خۆیان بە پارەی خۆیان ئالەتی زراعیان هینایە، ژووری پلاستیکیان هیناوە، ئەمانە حکوومەتی هەرێمی کوردستان یارمەتیمان بدە. بە پێشکردنی کەرتی کشتوکال و ئاسایشی خۆراک دەبێ ئەم خاڵانەی لەگەدابی. یەکەم خاڵ ئەوەیە دەبێ خاکێ بە پیتوبەرەکەتەکە بپارێزدرێ، ببینێت تۆلۆجیی داهاتوو بەرهەمینێتر نابی پرۆژەی سەناعی لەسەر دروست بکرێت، دوو بەرهەمەکانمان بە بازار بکرێت. دەبی حکوومەت بە بازارکردن چۆن دەبی هەوڵ بدا یارمەتیمان بدا گۆمەرگە. مافارس حەزەکەم باسی ئەوە بکەم زیاتر لەگەڵ تۆ باسی ئەوە بکەم و چۆن حکوومەت دەتوانێت پشتیوانی بکە، بەڵام دەمویست بزانم یعنی ئەم بابەتی پێشگوێ خستنی بەرهەمی جۆتیاران تا چەندێک کاریگەری خراپ ئەگاتە سەر ژیانیان و ئابووری هەرێمیش بەگشتی. برا ئەمەیان لاوەل خاڵ باسم کرد، گۆتم خوای گەورە نەحمەتێکی گەورەی دایتەمە. حکوومەت دەبی بەنداوی دروستکە، حکوومەت دەبی قاکەکەی پارێزی، دەبی یارمەتی جۆتیاران بدا، سەمادیان بداتێ. ئێستا سەماد لە حکوومەتی عێراقی گەرمی باوەڕپێکرا و دەداتە جۆتیارەکانی خۆیان بە 400,000، ئێمە بە 800,000 دەماندنێ. حکوومەت دەبی سەمادمان بداتێ، دەبی کشتوکال کەرتی کشتوکال تۆژینەوەی تۆریژی کوشتکاری لۆ بکە، دەبی تۆربەی لۆ بکە، دەبی خاکەکەی بە جوانی لەوەی بەرهەم بەرەو پێش بچی. بەڵام داواکاریەکان مافارس لە داواکەکانی تۆ تێدەگەم کە چی دەتەوێت یان جۆتیاران چیان دەوێت لە راپۆرتەکەشمان بینی کە دەڵێن چیان دەوێت 100% بۆ ئەوەی یارمەتیان بدرێت بۆ گەشە پێدانی بەرهەمی چاندنی خۆیان و بۆ باشترکردنی ژیانی خۆیان و ئابووری هەرێم. بەڵام ئایا ئەم داواکاریانە لە حکوومەتتان کردووە چوونە لای حکوومەت وەزارەتی کشتوکاڵ ئەنجومەنی وەزیران یعنی شتێکتان کردووە یان هەرتەنها ئەم قسانە بە ڕاگەیاندن پێیان دەڵێن؟ نا ئێمە بەخۆم زۆر لە وەزارەتی کشتوکار نزیکم و راپۆرتی شمەیە و
دائما لإعلام و لبروي من رخراومه بكتاب آراستان دكين ما پێویستمان بە سەمادا پێویستمان بە توربەیەک عەردەکەی پێویستمان بە دۆژینەوەیە پێویستمان بە سەدەیە پێویستمان بەرومەکانمان گومرجی لێوەرنەگیرێ بەرەو خوارێ بچێت ئێمە دیارە ئێستا لە کوردستانی ئێمە لەوانەیە 4,000 ژووری پلاستیکەبی بەڵام ئەمە ناتوانین بە 5-6 مانگ بەرهەمی ژووری پلاستیکمانەیە ئەمە داوا دەکەن حکومەت هەوڵ بدە ئەو ژووری پلاستیکە 12 مانگ بەرهەمی مان فارس ببوورە ئێوە ئەو داواکاریانە لە وەزارەتی کشت و کاڵ دەکەن ئەوانە دەڵێن چی ئایا توانای ئەویان نییە ئەو شتانە دابین بکەن بۆ جوتیاران یان ئەڵێن چی ئەوە من لە بیدایەتی دامەزانی حکومەتی هەرێمی کوردستان خۆتایەکی متەکامل نەبووە بتوانی کەرتی کشتتوکان لە ئەولێتی خۆی دابینی ئەو احتیمادی لەسەر نەفت کردووە بەڵام کشتتوکان خاکەکەی زۆر پیرۆزە دەبا بودجەیەکی خەیالی پارەیەکی چاک 15 وەزارەتی کشتتوکان دابین کە لۆی بتوانی ئەو کەم و کورتیانە پڕ بکاتەوە برای عەزیز من لۆ هەموو دنیای هاوارەکەم خوا ئێمە لە کوردستانی ئێمە خوا نیعمەتێکی دانێ جغرافیای ئێمە زۆر گرینگە دەمانتوانی بە ئێستا بە هەزارەها سەدە و ئاو گر بدەینەوە لە کاتی بارانەکان دەبارێت لەبەرەوەی جغرافی زۆرە زۆرگ و ناو چیا و هەمووی دەبتە سەدە حکومەتی تا هەرێمی کوردستان نەیتوانێت 4 سەدەی باش کەلۆی تووشی وشکە ساری ببین بتوانین ئەو احتیاجاتەنێ جوتیار هەیتی دابین بکە ئەمە بە پارە دەکرێت بە ئەولێتی خۆتەی ئەنجومەنی وەزیران دەکرێت دەبی هەموو هەولێک بداواز دەبێت ئێستا من گرنتی دەدەم بە هەموو دنیا ئەو کوردستانی ئێمە هەم ناوچیامان هەیە و هەمیش عەردی دەستاییمان هەیە کە هەموو دنیا یعنی لەوانەیە ملیارێک بەشەر بەو خاکەی بژی بەڵام حکومەت هەتا ئێستا ئەم ڕۆژانە وەزیری ڕئیسوزەرا تەسریعێکیدا دەرێ ئێمە لە ناو پاش احتیمام دەدەین مان فارس بە کورتی دەمووی وەڵام بدەیتەوە ئایا بۆ پشتخستنی جۆتیاران و بەرهەمەکانیان یعنی بەڕاستی بەرهەمی هاوردا کە دەبینی زۆر جار لە بازاڕەکانی کوردستان هەن باشترە لە بەرهەمی ناوخۆی هەرێم بۆیە داواکاری خەڵک زیاترە لەسەری یان لە هۆیەکەی چییە؟ وەڵا هۆیەکە ئەوەیە ئێمە بەڕاستی پێت برێم ئێمە ئەمن پێت دەرێم تەختیتمان نەبووە ئەمە 4 مانگ بەرهەمی خۆماندا ئەویدی هەمووی 175 بەرهەمی دەرەچیمان لۆدێ کەس نازانی ئێکسپایرە خواردنی چۆنە بەڵام ئەو بەرهەمە پاک و پوختەی ئێمە لە هەموو دنیا نەوعی نییە لە هەموو دنیا پاکترە لەبەرەوەی خاکەکەیمە خاکەچی گەلە پیرۆزە بڕوا بکە ئێستا من چیلۆ پەتاتەچی دەچینی 20 کیلۆی دەکات هەنار بڕۆنا نمونەی نییە لە هەموو دنیا من لێرە پەیامەکەم بەڕاستی عەز دەکەم ئەو پەیامەی من بگەینێ هەموو دنیا و حکومەت دەبی لە ناو پاش هەوڵ بدا واز لە بازاری نەفت و ئەوەی بینی دەبی هەوڵ بدا ئەم خاکە جوانەی بەساحب بکە بتوانی هەموو کوردستان ئەگەر بەرهەمی باڵێ تێگەشتن لە قسەکانی جەنابەت و پێویستیش بەوەی هەیە کە پشتگیری بکرین جۆتیاران و کەرتی چاندن پەرە پێ بدرێ مام فارس حسێن سەرۆکی ڕێکخراوی جۆتیارانی سەردەم لە هەولێر لەگەڵمان بوو من زۆر سوپاس دەکەم مام فارس. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.
ئێران ئەمڕۆ پێشەمە خۆپیشاندەرێکی لە سێدارەدا بە تۆمەتی بریندارکردنی پاسەوانێکی ئاسایش بە چەقۆ و داخستنی شەقامێکی پایتەخت سزادرا بۆ پێشتر. ئاژانسی هەواڵی تەسنیمی نیمچە فەرمی لە تاران ئەم ڕاگەاندنەیدا وەک بەشێک لە سەرکوتکردنی نائارامیەکانی سەرتاسەری وڵات. خۆپیشاندانی سەرتاسەری لە ئێران کە لە دوای کۆچی دوای ژینە ئەمینی تەمەن 22 ساڵ لە 16 مانگینۆ سەریان هەڵداوە یەکێکە لە گەورەترین تەحەداکان لە بەردەم دەسەڵاتداران لە ئێران کە لە دوای دامەزراندنی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 1970ەوە ئاژانسی تەسنیم ناسنامەی ئەو کەسەی ئاشکرا کردووە کە لە سێدارە دراوە بە ناوی محسن شێکاری بەڵام وردەکاریەکانی زیاتر نەخسوتە ڕوو. لە هەمان کاتشدا ئاژانسی هەواڵی نیمچە فەرمی ئێران ئەمڕۆ پێشەمە لە راپۆرتێکدا ڕاگەیاند کە 5 کەسی گومان لێکراو لە ئەندامانی گروپی چەکداری دەوڵەتی ئیسلامی داعش بە تاوانی شەڕی دژی خوا سزادراون. ئەوە تاوانێکە سزای سێدەرەدانی لەسەرە. وەزیرە دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن بانگا پشتگیریەکە زێدەتر ji بۆ ئوکراینایی کرد وی پشتی ئاخافتنا لەگەل سیناتۆران لە واشنگتۆنی ji ڕۆژنامەوان ڕاگوت شەڕی رووسیا لە سەر ئوکراینایی تێکچوونێکە استراتیژیکە. بلینکن گوت تشتێک وان دەخواست بکن پێک نەئانین و ئەو بوو کۆ ئوکراینە وەکو وڵاتێکی سەربەخۆ ji هۆلێ ڕاکن ناسنامەیە وێ ji هۆلێ ڕاکن و تەولی رووسیایی بکن. بلینکن هەفتەیە بوری 53 میلیۆن دلار ئالیکاریên دوئالی ڕاگەاندن دا کو پشتگیریya ئوکراینایی بکە کو ئالاوین گرنگên تۆرا ئەلکتریکê پەیدا بکە ji bilî 55 میلیۆن دلارên din ji bo piştgiriya sektora enerjiyê. Yekîtiya Ewropî meha borî got ku wê 523 milyon euro alîkariyên mirovî ji bo Ukraynayê dabîn kirine û Amerîka soza 1.2 milyar dolar daye li ser banga Ajansa Hevrêziya Miroviya Neteweyînê bûye. سەرچاوەیەکی ئاگادار دوێنێ چوارشەمە ڕاگەاند لایەنی کەم 2 تۆماری نهێنی دیکە لە ماڵی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکادا لە ویلایەتی فلۆریدا دۆزراونەتەوە. دادوەریشی فیدراڵی ڕێنمایی پارێزەرانی ترامپی کردووە کە بە دوای هەر بەڵگەیەکی نهێنیدا بگەڕن کە هێشتا لای ترامپ ماون. ئەو سەرچاوە ئاماژەی بەوەش کردووە بەڵگەنامەکانیان لە ژوورێکی عەمبارکردنی ماڵەکەی ترامپ لە پاڵم بیچ دۆزراونەتەوە کە یەکێک بوو لە 4 شوێنی پشکنین بۆ کراوە. وەزارەتی داد لێکۆڵینەوەی لەگەڵ سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ دەکاتن لەسەر ئەوەی کە ئایا دوای جێهێشتنی پۆستەکەی یاسای شکاندووە بە پاراستنی تۆمارەکانی نهێنی حکوومەتی ئەمریکا لە لای خۆی. جو بایدن سەرۆکی ئەمریکا ڕۆژی سێشەمە لە ویلایەتی ئەریزۆنا بوو بۆ پەرەپێدانی و بەرهەمهێنان لە بواری بەرهەمهێنانی نیمچە کۆنداکتۆری ئەمریکا. سەرۆک بەشداری کرد لە کۆبوونەوەیەکی لەگەڵ بەرپرسانی کۆمپانیا زەبەلاحەکانی ئەم بوارەدا و گوتیشی و بەرهەمهێنان لە ویلایەتی ئەریزۆنا 3 هێندە دەکات. راپۆرتێکی دەنگی ئەمریکا زیاتر وردەکاری هەیە. سەرۆک جۆ بایدن ڕۆژی سێشەمە لە سەردانەکەی بۆ ئەریزۆنا تیشکی خستە سەر ڕۆڵی ویلایەتەکە لەو گۆڕانکاریە گەورەی ئەمریکا لە بەرهەمهێنانی نیمچەگەێنەردا بەدەستی هێناوە. بەڕێوەبەرایەتەکە کارەکات بۆ پەرەپێدان لە بەرهەمی نێوخۆییدا بۆ پارچە ئەلەکترۆنیەکان بەبڕی زیاتر لە 50 میلیارد دۆلار لە ئەمریکا، ئەمەش لە چوارچەوەی یاسای نوێی دروستکردنی چیپ و زانستدا. سەردانەکەی سەرۆک بۆ کارگەیەکی نوێی دروستکردنە کە لەلایەن کۆمپانیای گەورەی تایوانی TSMCەوە دروست دەکرێت. کۆمپانیاکەش ڕایگەیاندووە دروستکردنی کارگەی دووهەم لە فینێت بەرهەمهێنان 3 هێندە ئەکات کە بەهاکەی دەکاتە 40 میلیارد دلار. بایدن دەڵێت ئەمە هەواڵە خۆشەکەیە بۆ گەورەترین کڕیارەکانی TSMC کە کۆمپانیای ئەمە پێشکەوتوترین کارگەی بەرهەمهێنانی چیپە لەسەر ئەم هەسارەیە. چیپەکانی ئایفۆن و ماکبوکەکان دەخاتە گەڕ. ئەپڵ ناچار بوو هەموو چیپەکانی لە دەرەوە بکڕێت، بەڵام بەمە دەتوانن لە ناو وڵاتەکەدا بیکڕن. دەتوانیت گەمەکە بگۆڕیت. لە سەردەمی کۆرۆنا ڤایرۆسدا لە ئەمریکا بەدەستهێنانی چیپ لە دەرەوە گرفتی زۆری بۆ دروست بوو. لەبەر ئەوە داخوازیەکان بۆ دروستکردنی چیپی ئەمریکی زەرورەت بوو. گرچیەکانی ئەم دوایەش لەگەڵ چیندا وای کرد پەلە بکرێت لە جێبەجێکردنی ئەو بڕیارە. چین تایوان بە بەشێک لە خاکەی دەزانێت داڕێژرانی سیاسەتی ئەمریکاش نیگەران بوون
لە توانەکانی ئەمریکا بۆ وەدەستخستنی چیپی ئاشبەرز کە پێویست بوون بۆ کۆمپیوتەر و مۆبایلی زیرەک و فڕۆکەی جەنگی و ناوەندەکانی داتا لەبەر ئەوە بەڕێوەبەرەتی بایدن فشار دەکات لە پێناو بەرهەمهێنانی نوێترین نیمچەگەیەنەر لە ئەمریکادا هاوکات کۆمپانیاکەش TSMC تایوانی ڕایگەیاند کە تازەترین تەکنۆلۆژیا بەکاردێن بۆ دروستکردن چیپ لە کارگەکانی ئەریزۆنا کە تەکنۆلۆژیای چیپ بە قەبارەی 4 نانۆمەتری بەرەو دروستکردنی چیپ بە قەبارەی 3 نانۆمەتری هەنگاو دەنێن و بەرهەمەکەشی لە ساڵی 2026دا دەکەوێتە بەرچاو ئەمەش وا دەکات پرۆسەسەری خێراتر دروست بکرێت بە وزەیەکی کەمتر کار بکات. ئەم کارگەی بەرهەمهێنانە پێشکەوتووەی لە پشتمانەوەیە گەواهیدەری ئەوەیە کە TSMC هەنگاوێکی گەورە دەنێ بۆ دروستکردنی کارگەیەکی چیپ لە ئەمریکادا. پێشتر کۆمپانیاکە ڕایگەاندبوو کە 2000 کرێکار دادەمەزێن بەڵام ئێستا دەڵێت 4500 کەس دائەمەزێن. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی میشێل کۆین لە واشنگتنەوە. ێریشکردنا رووسیا لەسەر ئوکراینای دە شەباتێدا شەرێکی بەژایی مەزن ڤەگەڕاند ئەوروپایە کۆ جیهان خستە ناو سەردەمەکە نویا مەترسیدار ژێ پەفچوون و نێزیکبوونا شەرێکی ناڤۆکی ڕۆژئاوا بە پشتگیریên mezin çekan ji bo Ukraynayê û cezayên tundên li ser Rusyayê bersivda agahîn bêhtir di vê raportê de. ئەو لەشکرکێشیە بێپاساوی رووسیا بۆ سەر وڵاتێکی خاوەن سەروەری لە کاتێکدا ئەم شەڕی رووسیا دژی ئۆکرانیا سیستمی ئاسایشی جیهانی تێکداوە و هاوکات ناتۆ و رووسیای لە ململانەیەکی ڕاستە و خۆ نزیک کردوێتەوە. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لە 24 مانگی دوودا بە ناوی هەڵمەتێکی لەشکری تایبەت بانگاوازی بۆ ئایدۆلۆژیەکانی جەنگی جیهانی دووەم کرد. هەوڵ دەدەین بۆ داماڵینی سەربازی و داماڵینی نازیەت لە ئۆکرانیادا. رووسیا هەڕەشەی ئەوەی کرد ئەگەر ڕۆژاوا تێوەگلا لە شەڕەکەدا چەکی ئەتۆمی بەکاردەهێنێت. ناتۆ هێزی بەرگری خۆی لە ڕۆژەڵاتی ئەوروپا زیاتر کردووە سەرەتا بە وریاییەوە مامەڵەیان دەکرد وڵاتانی ڕۆژاوا بە سەرۆکایەتی ئەمریکا دەستیان کرد بە دابینکردنی چەکی زیاتر بۆ ئۆکرانیا لەوانە هاوتزەر سیستەمی موشکی فرەوەشاندن و سیستەمی بەرگری ئاسمانی بەڵام داواکاریەکانی ئۆکرانیا بۆ تانک و فڕۆکە جەنگیەکان بێوەڵام مانەوە. دەبێت بە زۆرێک لە جۆرەکان لەو بیرکردنەوە دوور بکەوینەوە بۆ دابینکردنی پێویستی لەشکری بەڕادەیەک تەنها بۆ ئەوەی ئۆکراینیا شکست نێنێت بەڵکو بۆ دابینکردنی بەڕادەیەک بۆ ئەوەی ئۆکراینیا بتوانێت شکست بە رووسیا بێنێت. هاوکارە سەربازیەکانی ڕۆژئاوا یارمەتی هێزەکانی ئۆکرانیایدا بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شارەکانی خارکیف و خێرسۆن لەگەڵ دەستپێکردنی زستانێکی سەختدا هێرشە گەورەکان ڕێیان خۆش کردووە بۆ شەڕی خەندەق و لێدانی دوورمەودا. ئێستا رووسیا ژێرخانی وزەی ئۆکرانیا دەکاتە ئامانج. هێرشەکانی پوتین بۆ سەر ژێرخانی مەدەنی و بڕینی دابینکردنی غاز بۆ ئەوروپا و هەتا دوایی دیارە مەبەست لێی سەرکەوتنە لە ڕێگای داماڵینی ورەی ئۆکرانیا و هاوپەیمانەکانیەوە پێم وانە ئەمە سەرکەوتوو بێت. شۆڤەکاران دەڵێن مانگەکانی داهاتوو پابەندبوونی ڕۆژاوا تاقی دەکاتەوە. دەتوانین یان ڕێگە بە ستەمکارێکی ئەتۆمی بدەین ڕێگەی خۆی بگرێتە بەر بۆ دەیان ساڵی داهاتوو لە نێو بارودۆخێکی نائاسایشدا بژین. یان دەتوانین دڵنیابین لەوەی کە پوتین لە ئۆکرانیا سەرکەوتوو نابێت و بە جۆرێک هەوڵ بدەین شتێکی باشتر لەسەر بنەمایەکی زۆر دروستتر بنیاد بنێینەوە. لەگەڵ بەرزبوونەوەی زیانەکانی رووسیا فشارەکان لەسەر پوتین لە زیادبووندایە. تەنانەت سادەترین شیکاری جەنگەکە لە ئیستادا پێمان دەڵێت کە نزیکەی 50,000 سەرباز لە ئۆکرانیا کوژراون. ئەمەش لە نێوان 3 بۆ 5 ئەوەندە زیاتر لەوەی لە سەردەمی خۆی یەکێتی سۆڤێت لە ئەفغانستان لە ماوەی 10 ساڵدا لە دەستیدا واتە تەنها لە ماوەی 8 مانگدا. ناتوانم لەوە تێبگەم کە کۆمەڵگەیەک چۆن دەتوانێت بەرگەیەوە بگرێت. بەڵام ئایا وڵاتانی ڕۆژئاوا دەتوانن پاڵپشتی خۆیان بۆ ئۆکرانیا بپارێزن؟ واشنگتن پێداگری لە سەقامگیری پشتیوانیەکانی دەکات. سەرۆک گوتی تا ئەو کاتێک کە پێویستە پشتگیری لە ئۆکراینا دەکەین و مەبەستی شێتی. دوور لە ناوچەی شەڕەکە ئەوانی دیکە کەمتر چاودێری چین و تایوان دەکەن. دەرەنجامی شەڕەکە تەنیا پەیوەندیەکانی نێوان رووسیا و ڕۆژئاوا ناخەتە سەنگی مەحەکەوە پێدەچێت کڵێشەی سیستەمێکی نوێی جیهانی ساز بکات. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی هێنری ڕێجوێڵ.
و پارچەکە غازی سپیش بوو تەهیمای ناڕزایەتی بۆ زۆرێک لە خەڵک لە چەند ڕۆژی ڕابردوودا لەسەر شەقامەکانی چین و ئەمریکاش کە خۆپیشاندانیان دەکەن. ئەمە شێوەیەکە کە کەس ناتوانێت خۆپیشاندەران تۆمەند باد بکاتن. با پێکەوە ئەم راپۆرتەی دەنگی ئەمریکا ببینین. گولانên Çînê nûket bêdengin. Bêjînê dest bi sivikirina qedexeyên COVID-19 kiriye. Lê vîdyoyên vêdawiyê xwepêşandanê li nav û dervê welat nîşan didin. Dema ku xwepêşanderan kaxezên spî helgirtî navda ketîne gulanan. Şarezayê Karûbarê Çînê Pearling diyar kir. Armanca wanî serekî nerazîbûna beramberî desthilatê ye. Çalakvanê mafê mirovan Zhang Xianli dibêjî derawşeka zûrdariyê de ev wek rêyekê ku xwepêşander dixwazin tiştekî bêjin lê neşên bêjin. Dibin fişar û metirsiya siyasiya zêde da mirov peyvan nabêjin. Li ew yek û du tê digehin. Dema ku kesên dîr li kulanan dibînin bi tenê bi dîtina wan ew dizanin ku ew divê çi bêjin. Li hevkirineka wisa û hêz jî çê dibe. Ne pêkane ku dibin fişara siyasiya zêde da xelk serbest biaxive. Lê kahazeka spî her tiştî eşkere dike û gelek zû belav dibe bê metirsî û pevçûn. Xwepêşandanên vêdawiyê li Çînê çalakiyeka herî mezne bi dehan salan el dijî hikûmetê. Nerazîbûnên bi mehan el ser siyasetên zîroyên COVID-19 yên ku bûyne gerê qedexeyan bû demên dirêj. Xwepêşandanan dest pê kir piştî ku agir bi avahiyekî li herêma jiyan ketî ku xelkê wêrê dibêjin ji ber qedexeyên COVID-19 ew avahî hatibû girtin û çend xelek tê ve mabûn. Welatî li seranserî welat da ketîne gulanan û kaxezê spî helgirtîne. Ew bi taybetî coreyekî vegotinê ye gothêle xwendevan bigihîje wateyê û ew berevaniye ji ber ku ger polîs bêje hê te çi got min tiştek negotiye got tu dikarî min ji ber bigire. Piştî xwepêşandanan Çînê sivekirina qedexeyan ragehand. Kesên ku bandorê li ser siyasetê dikin bi vî rengî pir xaf kar dikin. Lê nerazîbûn li ser torên civakî herzî têne rawestandin bi sensûran û girtinan. Eger xwe xelek nerazîbûnên xwe beramber siyasetên tundên COVID-19 jî diyar nekin, renge çend egerîndî hebin ku el xelkî dikin da kevne gulanan. Karmendên genç yên bêzar li Çînê rastî rêjeyeka bêkariya nêzîkî 20 salê dibin. Di her delîveyekê de şareza dibêjin ku hindek hawlatiyên Çînê amade ne li dijî hikûmeta xwe rawestin bi hêz û bi kaxezên spî. Ji bo raporta Elizabeth Lee هاتین مایی دنگ امریکا. تقینا ولکانێکی لە وڵاتی ئایسلند مەها تەباغێ دا بالا خەلکێکی شاند و زانیار و گەشتیار ji سەرانسەری جیهانê چون نزیکی جێ ولکانê da ku dîmenên ciwanên agirê volkanê temaşe bikin bêhtir zaniyarî divê raportê de. Desisiyê meha tebağê ya 2022 volkanek li İzlandayê peqiya. Ez bi salan helbenda dîtina lavayê me ew armancek jiyana min bû û gava em hatin ser wî kir me biryar da ku em dakevin jêr ku em ê nêzîktir bibin. Ew rêske û em dizanîn lê em ê dîsan jî wê bikin. Ez hatim ver û dema min ew lava dît pir hestiyar bûm. Ez pîçek giryam ji ber ku ew pir xweşik e. Ev hêzeke xafiya dinyaya me ye. Zanist û geştyarên bi merak ji her derê dinyayê hatine vir ku ev dîmenên bê hempa bimînin ku nêzîkî 40 kilometre dûrê paytext Reykjavikê Îzlandayê. Ez dizanim ku ev volkaneke baziltîkî ye. Nayê çavrêkirin ku ew pir zêde xweliyê bibarîne. Ji ber vê yekê em hêvî dikin ku ew ê ji balafirên nav netewî re nebe metirsî. Lê dibe ku bandorên heremî hebe. Bi taybetî jî gazên ku ji volkanê belav dibe. Desisiyê tebağê de ev volkan li nêzîkê cihê volkana Çiyayê Fagrada Sviyak ya li başûrê Rojava Îzlandayê peqiya ku şeş mehan di navbera Adar û Îlona 2021 de lava rejand. Ew bi 2 saetan hatin vir min bi rastî nezanîbû ku ez çi bibînim û gava ku em li ser wê zinarê derbas bûn min xewenda kir. Min çi cara ew hizrenet kir ku volkan wisa xoya dike. Min digot qey ew tinê yek çale lê tinê dîtina wê diherike û ew qas bilind di hewayê de diçe ew tinê ecêb e. Hûn dikarin bi rastî hêza xwezayê li vir bibînin û ev dîmenekê ye ku me derfet dît ku wê bibînin. Ev tiştekê ku em ê di jiyana xwe de tenê carekê bibînin. Ji ber vê jî em ê vê yekê ji bo demekê dirêj ji bîr nekin. Di 21 tebağê de herikina lavayê ravestiya bû ji vê demê vir ve çalakiyekê volkanê nehatiye ragihandin. Rûkên Işık dengê Amerîka, Washington.
باش استدقهم دیمنی جوان بولی او خلق ناطرسن واسه خونزیکی و آگری دیگه آگرش عالی راند با بخوده راسته بس جار دجی دیمنی راستی جوانه یعنی وقت تدبینی نه وقت الوی دریبی هر حال بنرن هجا کرد کنکشن لور بداویتت ام بهبینه تشتینا پیشش کری بدلی وبون تا جارا کردن بمینن دناف خیر و خوشیه ده خدا حافظ